سڵاتان لەبێ خۆشحاڵین جارێکی تر هاتینەوە خزمەتتان ئەم جارە تەواوکەری بەرنمەیەکی تر ئێمە دوێنێ لە بەرنامەی میوانی ڕەمەزان سەردانی خێزانی هاناخانمان کرد. هاناخان لە درێژەی قسەکانی ئاماژەی بەوەدا کە مناڵێکیان هەیە مناڵەکەیان نەخۆشە گرێ لە سەرەتی هاوکات لەوزەتێنێتی و گۆشتە زیادە لە قوڕگی شێتی پێویستی بە عملیات و ناتوانن لە ئێستا چارەسەری بکەن و لەگەڵ دکتۆرەکەشی قسەیان کردووە ئاماژە بەواکە دەتوان دوای چەند مانگێکی تر نەشتەرگەری بۆ ئەو مناڵە بکەن. ئێمە ڕاستەخۆ لە نێو پرۆگرامەکە بەڕێوبەری نەخۆشخانە بەڕێز دکتۆر بەڵێنمان وەرگرت ئەو داوای کرد کە ئەو مناڵە بینە مستەشفا تاوەکو بیبینن لە نزیکەوە و ڕێکاری پێویست بگرنە بەر ئەمڕۆ هاتین لە نزیکەوە دکتۆر بەڵێن ئەبینین و هاوکات مناڵەکەشمان لەگەڵ خۆمان هێناوە ئەیبین دکتۆری پسپۆر بیبینێت تا نەشتەرگەریەکەی بۆ بکرێت لەگەڵمان بن. بەڵێ بەڕێزان ئێستا ئێمە لە ژووری بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی فێرکاری کەرکووکین بەمبەستی بە دوواداچوون بۆ کەیسی لانە کە پێشتر لە پێشێکێکە ئاماژەم پێدا لە بەرنامەی ڕابردوو دایکی لانە ئاماژەی بۆ کرد کە مناڵەکان لەوزەتێنێتی و ناتوانن چارەسەری بکەن لەگەڵەوەشدا نەشتەرگەریەکەی تێچووی هەیە و لە مستەشفاش مۆڵەتی زۆریان پێداوەنیایی پێیان وتون دوای 3 مانگی تر ئەتوانین نەشتەرگەری بۆ بکەین. ئێمە ئەمڕۆ هاتوویم زانین بەڕێوەبەری نەخۆشخانەی ئازادی کەرکووک چی بە دوواداچوونێکیان بۆ ئەم کەیسە کردو چیمان پێڵێن. دکتۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا بە دوواداچوون بۆ کەیسی لانە بەچی گەیشت. بەڵێ زۆر سپاس پێشکی بەخاتنی جەناب و کاناڵ ئازیزەکەتانەکەم و دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم بەڕاستیەوە ئاسانکاری زۆر بۆ هاوڵاتانەکەن ڕەنگە هەندێک لە هاوڵاتیان بۆیان ئاسان نەبێت کێشەکە و گرفتەکانی خۆیان بگەینە برایانی پەیوەندیدار بەڵام ئێوە ئەو ئاسانکاریتان کردووە بۆتان دەستان خۆش بە دەستخۆشتان لە یەکەم هیوادارم بەرنامەکەی ئێوە بەرنامەیەوە زۆر بەردەوام بێت چەند تووشیە خزمەت بە هاوڵاتانە گەێنێ. لانەخان ئەمڕۆ هاتە نەخۆشخانە بۆ میوانی ئێمە نردمە بۆ لای لایەنی پزیشکی پەیوەندیدار فەحسی بۆی کرد قال لەسەردا پێویستی بە نەشتەرگەریە بەڵام هەتا نەشتەرگەری ئەنجامە دەرێ پێویستی بە جۆرە عیلاجی بە ماوەی هەفتەیەک تشکی تا تایبەتی بۆ کراوە فحوساتی مختلف تایبەتی بۆ کراوە ئینشاءالله هەفتەی داهاتوو ئێمە موعدی ئەمانەتەکەی بۆ ڕێکخی بۆ ئەنجامەدەین ئینشاءالله نەخۆشخانە. زۆر باشە لەوانەیە خەڵکێکی زۆر هەبێت کە هاوشێوەی لانە کەم دەرامەت بێ نەتوانێت لەم جۆرە نەشتەرگەریە و جۆرەکانی تر ئەنجامدا. ئێوە وەکو نەخۆشخانەی ئازادی کامیشە لە خزمەتی خەڵکان چه ئاسانکاریەکتان بۆ ئەو کەسانە کردووە؟ بەڵێ ئێمە بەڕاستی لەبەر ئەو لۆدە لەسەر نەخۆشخانە هەیە ئەمە گەر 3 ئەماری مانگانەی خزمەتی نەخۆشخانەی ئازادیکەن تقریباً ئێمە مانگانە زیاتر لە 25,000 کەس بۆ ئەم نەخۆشخانەی دێتن لە چارەسەرە گەڕێتن زیاتر لە نێزیکەی 2000 نەشتەرگەری جۆراوجۆ لەم نەخۆشخانەیە بەڕێوە ئاچێ مانگانە ئەمە شوەکە نووسرەی خۆسرەی ئەمەلیاتی نەخۆشخانەی خزمەتەکان تۆزێ دوور و درێژ بێتن بەڵام ئێمە چەند حاڵەتێکی تایبەت هەیە ئەتوانین ئاسانکاریان بۆ بکەین ئەتوانین مەوعدەکان بێنەوە نێزک هەنێ جار هەیە ئەمەلیات تەجیلەکرێ بەرەوەی مەسەلەن باری تەندروستی نەخۆشەکە باش نییە فەرماتوانین ئەو هەڵا بەکار بێنین بۆ ئەوەی نەشتەرگەریشتر بۆ نەخۆشتر ئەنجام بدەین فەیەمەش ئیسەر لە سەلوسی پزیشکی خۆی بەڕاستی لەسەکی دوور و درێژە بەڵام ئێمە لێ بەرەوەی ئەمە حاڵەتێکی تایبەتە کەم دەرامەتە ئێمە هەموو نەخۆشخانە دەرگای فراوانە بۆ هەموو خەڵکی کەرکووک کەم دەرامەت بیا پارەی خۆی بێ لێرە زۆربەی نەشتەرگەریەکان بەبێ پارە ئەنجامەدرێ بۆ نەخۆشەکان. زۆر باشە زۆر جار هاوڵاتیان لەوە نیگەرانن کە ئەو مودەی بۆیاندانرێت زۆرە ینی تەحمل ناکە 3 مانگ چاوەڕێکە 4 مانگ چاوەڕێکە ئەمە چەند ڕۆتینێکی ئاساییە و چ ڕێنمایەکتان هەیە؟ بەڵێ من ئێستا کە ئەمارەکەم بۆ جەنابەت باس کرد ئەو ئەمارانە بەڕاستی زۆرن 2000 ئەمەلیات لە نەخۆشخانەی مانگێ بکرێ ئامارێکی زۆر و بەرزە ئێمە بۆ ئەو شتە بۆ ئەوەی چارەسەریشی نهایی بۆ بدۆزیۆن دەبێ مەسەلەن ساڵاتی ئەمەلیات زیاتر دروست بکەین ئێمە ئەم نەخۆشخانەی بەردەوام ساڵانە 2 ساڵ 3 ساڵ جارێک ساڵی نەشتەرگەری تازەی لێ ئەکرێتەوە
ئەم شتەوە یارمەتی ئێمە دەتن ئەنه لیستی عملیاتەکان کەم بکەینەوە و نەکو هەر نەعام نەشتەکارەکان بەڵکو ئێمە زۆر تیشمانێ فاز تیشمانێ وەکو ڕێن وەک میفراسە موعدی هەیە ئێمە ئەگەر جیهازی تازەمان بۆ بێ ئەگەر عدد جیهازەکانمان زیادکەین ئەتوانین لیستەکە نێزێکترکەوێنە بۆ هاوڵاتیانەکە فەئیش لەسەر ئەو شتە کراوە ساڵ نێشتەگەری تازە دروستکردن خۆشخانە و ئینشاڵڵا کەەوەی دروستکرا ئاسانکاری باشتر بێت بۆ نەخۆشەکان. دەستخۆش دکتۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە بەخشی سپاس بۆ ئەو هاوکاریە بەرنامەکەتانەکەم دەستیەوەش خۆش بێ دووبارە سپاس. سڵاوتان لەبێ پشتیوان بەخوا ئەمڕۆ لە گەڕەکی پەنجعەلی بەرنمەیەکی نوێ تۆمارەکەین. لە گەڕەکی پەنجعەلیە هاتووین لێرە ناونیشانی خێزانێکیان پێمانداوە دەوترێت ئەم خێزانە سەرۆکی خێزانەکە لە هاوسەرەکەی جیابۆتەوە و 4 مناڵی بچووکی لەگەڵدا ئەژی ئەوان هیچ معاشەتێکیان هەیە پێی بژین لە خانووی کرێدان و ژیانی ڕۆژانیان زۆر قورس بەڕێیەکەن و لە ڕووی پێداویستی ماڵەوە زۆر کێشەیان هەیە پێداویستی زۆریان هەیە بۆیە ئەمڕۆ ئێمە هاتووین هاوکاری ئەو خێزانە بکەین زانین چیان پێویستە پێیان بدەین و لەگەڵ ئەوەشدا لە نزیکەوە ئاشنا بین بە خێزانەکەیان و گوێ لە خواست و ڕازی ئەوان بگرین کە ئەدەیانەوە چی بە هاوڵاتیان بڵێیان جیاوازی چیرۆکی ئەوان چییە لەگەڵمان بن بابزانین خاتووکەتان لە ماڵە سڵاو باشی خاتونیان کەتانخانی منە ناسیت سپاس دەکەم ئەمە مایکەکە بالای تۆ بێ تەندروستان چۆنە باشن لەخوا بزای باش بن لەگەڵ ڕەمەزانە وڵای باشین لەخوا بزای باش باشە وتیان ئێمە ناونشانەکەمان دۆزیەوە هاتین مناڵەکان بێسەر پەرشتن بەڵێ هەم باوکشم هەم دایکشم بخوا بێ بۆ چەند ساڵە هەم باوکی بڵێ هەم دایکی قورس نییە بەرۆڵا قورسە بەس چی بکەم چەند ساڵە بەو جۆرە والله تقریبا دە ساڵ ێزگاری هەر لە پارێکەوە هاتنە ئێرانە تۆزێ قورسر بێ لەسەر باشە این پێشتر لەکوێ بوون وڵە لە چەم چەماڵ بوون پێشتر قەزیێدا لە پارێکەوە لە ئێران تقریبا ساڵەکان نەم خانگا باشە ژیانکردن لە کەرکووک ئاسانە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت بۆیە کەرکووکت هەڵبژار یان کە سوکارت لێرێ نەوڵای کە سوکارم لێرەوە کە سوکارم بەس وەک ئیتر هاتنە ئێراننا وڵای ژیانم ئەو کوڕەمە هەیە گەورم ئەو مانگی 200,000 ماندا دەتر وڵای ژیان خۆیان ژیانی بجیان باشە خانووکەش کرێە باڵێ تا ئێستا دایکمانەوە ساڵی ڕێکەتێت تا ئێستا کرێم نەداوە کرێت نەداوە یانی لەبەر ئەوەی نەبووە نەداوەیان خۆی 200,000 خۆ زانی بەژی چ ناکە هیچ کەسێکیشم لێ ئیش و کارێکی چ لە زار بیەکەم جا میکرە 25 بخۆ بم نادرەوە خۆی ترە کەسەکە ناسیاریشە ماڵی ئەوە بلی ئێوە باشە باشە ئەی کرێم داوتت بعجارە 30 و بعجارە 15 نەداوە ئەم مانگە با دوێکە پێرەکە دایم وڵا
خۆ چنێک باشە ئەی هیچ کاتی لە هاوسەرەکەت جیا بوویتەوە هیچ نەفەقەیە شتێک نییە وڵای یارمەتییاندا ناڵێ مانگی 200,000 ماداتی ینی هەرەوەیە هەرەوەی باشە بڕێن ژوورەوە ببین و قسەی زیاتر بکەین هەموو ماڵەکەتان هەرەوەنێ بەڵێ ڕۆڵای ئەو غرفۆی یەک ژووری لەگەڵ یەکە باشە ئەی چۆن شوێنتانە بێتەوە لە وڵایەتە چی بکەم ئەوەی دارک باشە ئەمە بۆ ستان کێشە دروست ناکە وڵایەتستان مستانە ئاوێ دادا بلامەنە هەردوو دویمەکەی ئەوش بەرانە باری ئەمسەر ماسی حەمەداوە ئەی بۆ هاوین کە ڕووشت دروست ناکات وڵایەتە چی بکەن جارێت تایەتین خوا گەورە دەیخواسانی کات حەشەرە شتی نییە وڵایەت تای ساتن لە خوازەیە چی نەوەڵایت کارباگەشی خۆم خاسم کردە ئەنێ هیچی پیوەنەی بەس ئەو قاربێتە ئەوە شوێنە و تاواتێژەکەی کەمە ئەتوانیت باشە چی حاڵی ژیانی پێوەڕێ بکەیت باشە دەست خۆش بێت دادیان دووبارە سوپاس پێم بڵێ ئێرە هەم چێشتخانە هەم لێ دانشوایە ئەی کاتێک چێشت و شت دروستەکان ئێرە بوخ دروست نابێ گەرم نابێ وڵای چ بکەم وڵای درەوە ئەو سێ پەشمێ بە ئازاری هەزانینە لە ئەم ئەشیان لەگەڵ خۆ تێناتیان لێرە نەوەڵات کۆنتەر مناوردن خۆم باشە لە ماڵەوە چیتان پێویستە وڵی وەکین ڕژاغە ساڵەکەمانیش ناکە سەلاجەکەم کۆنا پارگەیرادی خوا تەقیەوە لە وەستای بخوا کوڕی لە ڕێخوا بمانێت چاگە 150,000 حەساگۆ ساڵی ئەم سەر پارەکەیمدا چیتر چیتان پێویستە چگەلەوە بەڕاتان هەیە هەڵسان ترمزدانەوە لە شوێنی بەڕات باشە ئای تەلەڤیزۆن شتێک تەلەڤیزۆن بچکمانەوە لەو دیمەدامنا باشە کەس و کار خەڵکی خێرخواز یارمەتیتاندا وڵی بەس مەڵ باوکم و جایرمەتیان دەیستەوەی لە پارەگات نەدەن نەوەڵی یارمەتی بەس کەس و کار خۆم بەڵێ کەس و کار خۆم یارمەتی مەدەن زۆریش باشە ئەی کەس و کاری باوکی ئەم مناڵانە نەوەڵی بەس کەس و کاری خۆم زۆر زۆر چەند ساڵی یارمەتی مەدەن برا کەس خۆم سەرکەوتوو بن ئینشەڵڵا لەش ساخ بن ئەم مناڵانە ئەخوێنن بەڵێ هەر چواریان خوێن زیرەکەن وڵی باش ڕەکە باشترێک بەس کێ خوێندنیان پێکە وڵا خۆشکانی یارمەتیانەدا خوێنتان لەو بەرەوە خلێکمانیش تاوایک لە تا 12 تر لەبەر نەبوونی و این دەرمان کرد ناویشیاتۆ لە زانکۆوە بەزی تازەیان کۆن وڵی پارەگەی سێ میساڵ تاوای کرد بە داخەوە تاوی نەکرد هیچ مەجای تیانە بڕوات بەردەوام بێت لەبەرەوەی ئەو هەموو ساڵی بڕیوە ئێستا تا 12 خوێنە ناویشیاتۆ لە هەڵە بجێتە لەبەر نەبوونی نەڕ نەتوانێت سێژوان نازانم تر قبولەکەنیان قبول ناکەم بڕات باش ئەگەر ساڵێکی تر ئێمە ئاسانکاریت بۆ بکەین ئەتوانی بینێری بۆ خۆیان نازان ئەوە مێردی لە ماڵ مێرز خۆی ماڵمامی خۆ ینی شو کردووە باڵێ شو کرد ناڵێم سیانم شو مادەم شو کرد بێ زۆر مەسئولیاتەکەی لەسەر ئەرەوەڵا لەسەر من باشە ئەی ژیانی ڕۆژانە چۆن بەسرە بێ داراک خەریکی چیە بیت لە ماڵەوە وڵا خەرگە خەریک مناڵم ئێرممەکە بۆیان تێرم و کلڕێت بڕۆم دووریشە خۆم بە پایان و پایان شتێرم خۆت ئەچی لەگەڵیان بەڵێر وڵا کلی ڕێتانی ئەیان تا سێم ڕۆ خۆم ئەمەم برد تەناومەتکە بەگە هاتم
دڵت لایەنە دایم دەی لە ش ساخ بەیاخوا باشە چکەلەوە ینی هیچ نەت هەوڵت نەداوە کارێک بدۆزیتەوە کار بکەیت یان ناتوانم بەخوا خۆم خوێنمدا بەزی هاوینان ئەوێتە سی ئەوێتە 25 برا گەورەکەم یارمەتی پێدا ئەوی سەلعانەش حسەکان پارەکەش هەمووان مەلی هات نێرە پێشەوە بێنێرە دەوا دەرزیم ئەو کارتی ئێرم خاسەوم بەس من وە کەس و کارێ ئەنفالیە چەند مانگ سجنمی 6 مانگی سجنمی لە دووبێز داواکارم شتێکم بۆ بکەن هیچ موچەیەک نە بەخوای چم لێ چەند جاشتری ئەمینم کردە هیچیان بۆم نەکرد چاودێری خێزان هیچ نەوەڵڵای باشە ڕێکخراو هەیە ئەو مناڵانە ئەگرێتە خۆ کە بێ سەرپەرشتن هیچ ڕێکخراوێک نەبخوا هیچم لێ لە شوێن نەوەڵڵای ینی ئەم ماڵە بە هاوکاری خێرخواز ئەڕواتەڕێەوە وڵی ئەوڵای بێ بڕ ئەو 200,000 ماداتێ ناڵێم نایداپمان ئێتە بەعزاری درەنگەکە سەوترێت 50 شەو نەهات بڕۆکەی ینی حاڵمان زۆر خراپی دەیخوا ئاسانی کاسە ئینشەڵڵا ئەم دۆخە شتێ ئەپەڕێت پەنا بەخوا چ خەونێکت هەیە ینی ئەتەوێت بە چی بکەیت وڵی حەزەکەم وەک هاوکاری ئەگەر هاوکاری بکەن معاشێکم بۆ دەرکەن وەکی زدانە سیاسی خۆم 8 ساڵان بی لە ئەنفالەک لە 88 چەند مانگ سجن بیم دوو برا منفالە ئەی هیچ سەردانی دەستگای شەیدانت نەکردووە وڵی دوێ جاهاتین ینی هینیان کرد نانووسی بەخوا ئیسفادەی هیچی نوی نەوەڵە لەبەرچی ئەی تۆ بەڵگەت هەیە شایەدت هەیە ینی شایەتم بەڵێ کەشت ماسەجمان بەس باوکم شڕای کرد خوافریکا دو جا توش نەخۆشی یاد مرد بەڵێ کەشتمان خێخاو کەسی تر لە خێزانەکەتان دەرکراوە بەڵێ خوشکم ماوە خوشکێکم ئەو کاتەوە دادگای سەدام کوریا ڕۆی دە ڕۆژ لە ورانە بیسە خوافیکردم نەماوە ئەی باشە هۆکار چێکە بۆ تۆ موچیان وڵی دوای پارێ زۆریانە کرد ئەم سرە شوێنی گەرەگبی کەسی گەرەگی بکوێتە دوای من کەسم نوی وەگاوکانی ساگەر ئاسانکاریت بۆ بکەین لەگەڵ بەڕێوەبەرایەتی شەیدان و ئەنفالکراوانی کەرکووک ئەتوانی بڕۆی سەردانیان بکەی بۆی بزانن وڵی ئەگەر بکرێ ئەی بۆ ناڕ چکە بابەتی مامەڵۆشت ئەبێت بە دوایە بڕۆی تااقەتێکی باش کردمیش ینی حەوڵمیشدا بەس داوای پارێ زۆریانە کرد مش ناتوانم بەغایانە گەرەک بی و نامکوێتریان گەرەک بی ئەم سەریسە ئەلا خۆیزایە خۆمەوە چەند ساڵە ینی وایسە خۆشکەم نەماوە کردی نازان ناوێت تویانە چەند کەس لێ خۆمانەوی خەڵدیەکەی خۆمانە معاشی بۆ دەرچی وەری کردو باشە دووسێ ڕۆژ پێش ئێستا یادی ئەمفال بوو تۆ چیت بیر هات وڵی من و ئەزانم ئەو دقەیان فالکردیان هەستی تەلەڤیزیۆن هەن ناکەم حەز ناکەم دایکرسێن نەوەڵە بۆ کار 8 ساڵ 8 ساڵ یان بەبیری دێشتوانی تۆزێکم بۆ باسکێ لە بیرم تێ یەکەم جا لە دێ دەرنەچی لە چ لادێک بوو لە ناو زەنگنە بەڵێ وابزانام شاڵاوی ئەمفال زۆر بەرە ئەو سنوورە لاگای ئەمنی گەرمیانی کردەوە وڵی وەگەوە لە دیە بیمان هاتن 9 ڕۆژ لە سەر قەڵات بیمان حکومت وەرەسماگەوە دەوری تەل کردی دوای 9 ڕۆژەکە هاوردمان ناو چەمچەماڵ 6 ڕۆژ لە ناو چەمچەماڵ بیمان دوای 6 ڕۆژەکە هاوردمانە لە تۆبزای 6 ڕۆژ لەورە بمان ئەسێتر گەورە و بچکان جیاوا کردەوەتە من لەورانێش هاوردمانە دووبز لەورە پێش مانگنی لەورە سژمان دوای پێش مانگنیوەکە هاتی 9 ڕۆژ لە تکرێت سژمان ڕۆژەکە ئافو عامیدا
ئەو ڕۆژە ئافعامی دایمە لە ڕێن و گرە سەلمان بمان وازانم ئیستەیە بەلاقامانیان کردە خوارە ڕێنە نەبانمە شەو سەعات 12 شەو بی تۆ مناڵیش بووی لە کەس کارتدانا برایتیان کەسماتمان دایەکەم خۆشکەم برایەکەم بێک برایەکەم شوان بی ئەو دوانەکەم شوان فال بی ئەو شوان بی لە ماڵ میکێکم لە ڕێخواوە خاوەنیانە کرد تەمەن نام بخ 14 ساڵ بێ ئەو کاتە وەڵی تر هاوردمانیان لەورە بەڕای ماڵێ لە ڕێخوا پێش 6 مانگەوە خاوەنمانیان کردە تا ئێنە ئەرزیان دای پێمانوێ حکومەت دای پێمان ترەوە ماڵ باوکم سێژ ئەحسای عربەتمانێ چۆنە سجمان لەکوێ بمان داواکارم بۆ کەس و کار ئەنفالیە شتێکم بۆ بکە باشە ئێستا من هەڵدەم تۆزێکی تر لە بەشێکی تری بەرنامەکە تەنسیقێکت بۆ دروستکەم لەگەڵ بەڕێوەبرایەتی شەهیدان باشە بۆی هیچ نەبێ مادام تۆ زەرمەندی ئەنفال بوویتە بە سەدان خەڵکێەوە تۆ سوودمەندە بە توش سوودمەندی ئیترەوە بۆ ئەوان جێڵین بەس ئێمە لە سەرمانە دەنگی تۆ بگەینی بەس ویستم ئەوەت پێ بڵم دەیان خێزانی وەکو تۆ هەیە کە مناڵەکانی لێ سەرپەرشتەوە و لە ژیانێکی قورسان هەکوەت هیچ ڕۆژەیەکی نییە بۆ چاولێکردن لەم خێزانە تۆ چی بڵیت بەلایانی وڵای من داواکارم لە خوددا تاڵەبانی لەسەر گەورەکان ئەوەی بەزەوە نار ژیان مناڵەکانم تۆزێ باشتر بن ژیانیان زۆر قورسە بەخوای سە چەند جاداوای شتیەکەن یعنی هین بێت خۆم بەزەیم پیاناتی خودەزای مناڵە خاوەنکردژەوە گاڵتە نییە سەوەکانم شویان کردە بەخۆی لەو هەموو بەرپرسەویستە دەنگت بگاتە کاقوبات وڵی تر بەشکەم شتێکیانمان کردن حەزەکەم خانێک بێ دوو غرفێش بێ مناڵەکان میدارەکەن تیە بخوام چتانە توێجان لە ماڵ نەخەوتین لە ماڵە کوڕێش برا ماڵە نارە لە ماڵا بنەوە ئاوەکە دەیان لافاوتێت منە تایسە شارەزایرە نێو ئەم چەمە هات توێجا نزم منەڵا ترسیان نایەنێرە لە ماڵا بخە باشە دەست خۆش بێت ئێمە ئەمڕۆ هاتوین کۆمەڵە پێداویستیمان بۆ تۆ هێناوە کۆمپانیەکان بەدیایی بۆ ئێوەیان هاتووە لەگەڵ ئەوەشە پێمان خۆشە بەربانگ لەگەڵ ئێوە بکەین و مناڵەکانیش بین بۆ یاری کاتێکی خۆش لەگەڵ ئێوە زۆر مەمنون دەستە خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم کە نزیکەوە بینیتان سەلامەت بێ خوا بەخێر بێن سەرچاو ئەم گوڵە جوانانە قسەم بۆ بکەن ئادی بزانم ناوچی بوو تۆ شانیار ئەمە وەک دیکە ژەواب بێدەنگ و عاقڵە شانیار وایە باشە پۆلی چەنی سێ زیرەکی حەزەکەی ببی بەچی مامۆستای چی کوردی عەرەبی ئینگلیزی کوردی لەبەرەوەی ئاسانە خوێندنی ناوێ زۆر وایە تەمەەن درێژ بی حەزەکەی بڕۆین بۆ یاری چی یاریەک چەرک و فەلەر هەرچی بێ باشە ئەی کاعوسمان تۆ قسەم بۆ ناکەی کاک شەماڵ دەی قسە ناکەی چۆنی لەگەڵ خوێندن چۆنی باشی پۆلی چەنی پێنجم زۆر پیاوانە دانیشتووە هەستەکەم زۆر هەست بە مەسئولیاتەکە وایە تەمەەن درێژ بێ یاخوا
بڕۆین بۆ یاری لەگەڵ خوشکەکانت دەی لەگەڵمان بەڵێ دەی باش مایکەکەم دۆمادەم شەرمنی زۆر نامەوە قسە بکەین ئەی تووشێنێ قسەمان بۆ بکە وتیان تۆ زۆر چالاکیت دەی زانم چیەکێ ڕۆژانە خوێندنەکەی بەڵێ بۆم باسکە کەی ئەچی بۆ خوێندن کە گەڕایتەوە چۆن پلانی ڕۆژەکە دانەی پلان دانەی یان هەروە یانی پلان دانانی بەس واجباتەکانی خۆت بزانین دەی تۆ یەکسەر ئەخوێنی یان پشووە دەی چی پشوەدە جا دوای ئەخوێنی باش تۆش دەی لەگەڵمان بچین بۆ یاری بەڵێ چی یاریەک تا بکەین یاری جەڵقە فڵق باشە چیتر هەر ئەوە یاڵا حەزەکەی کە چوینە ئەوێ خۆتان چیتان پێ خۆش بوو ئەچین ئەو یاریاکەی باشە باش دەی دەستخۆش تا ئێمە دیاریەکانە دەین بەدایە ئێوە خۆتان ئامادەکەن باش باشە گوڵەکەم دەستخۆش لە هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین بێهیوانین بۆی هەمانە سوپاسگوزارین هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بین بەڵێ بەڕێزانم بەشەی بەرنامەکە پێدانیەوە دیاریانە بێت کە لەلایەن کۆمپانیەکانەوە پێشکەش بەو خێزانە بەڕێزانە کە ئێمە سەردانیانەکەی ئەمڕۆ بۆ ئەم خێزانە کۆمپانیایەوە بەرهێنەر قەسالێکی بۆم خێزانە بەڕێزە ناردووە دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ خۆیان ئاماژەیان پێدا زۆر پێویستە کۆمپانیای هێمن تەلەڤیزیۆنێکی بۆم خێزانە بەڕێزە ناردووان تەلەڤیزیۆنەکەمان زۆر بچووکە بە هیوام کە سفادەی لێ بکەن و ئیتر بەردەوامیش بینەرمان بن و هەروەها تەباغێک و بەڕادێک خێرخوازێک بۆتانی ناردووە ناوێت ئاماژە بە ناوی بکەین کۆمپانیای تینۆس کارتۆنێکی گەورە پاکشکەرەوەی بۆتان ناردووە زۆر بابەتی باشی تێدایە بە هیوام سفادەی لێ بکەن تایم سنتەرمۆڵ سەلێکی گەورە خۆراکی بۆتان ناردووە کە شتی زۆر باشی تایە بەڕێوەبەرایەتی ئەو قافی کەرکووکیش بە هەمان شێوە سەلەیەکی زۆر باش خۆراکی بۆتان ناردووە یارێکی تریشماوە لە کاتی نانخواردنەکە باش پێداویستێکە تۆزێک کارەکانتان ئاسانەکە وایە چی بە خێرخوازانەڵێ چی بۆ دەستخۆشیان لێکم زۆر بەمنۆن ماڵیان ناوە بێ خێران بنووسێ خاطر گەورەی خۆی ئێوەش کردام سێ دەستان خۆش بێ زۆر ئێوەش خۆش بێ من کەسێک وعدی پێداوم کە چوومە هەر ماڵێک زانیم کە کرێخانۆکەیان
بۆتە لۆت لەسەر ژیانیان وعدی ئەوەیان پێ بدەم کە بۆتان دابینەکەین ستە ئێمە ئەمڕۆ بە تۆڵێن کرێخانووی ساڵەکەتان بۆ دابینەکەین باشە ئینشەڵڵا ژیانتان هەر ئاسان بێ و هەر لە خۆشیان باشە مناڵەکان ئامادەکە پێکەوە ئەیان بین بۆ تایم سنتەر مۆڵ لەوێ با بۆ خۆیان بە کەیفی خۆیان بە زۆق قلیانە نایەت باش کێشەمان نییە باشە دەستەکانت خۆش بێ دوایین بەشی بەرنامەکە بەربانگە بێت ئەمڕۆ لە چێشتخانەی ماڵی باوکم و لە جێوێکی سروشتی زۆر جوانە لەگەڵم خێزانە بەڕێزا دوو میوانی جوانیش لە لامانن جا بانگی داوای ئەوە ڕۆژەکانتان بەربانگ بکەن ئەو بخۆن دواتر تۆزێ قساکەین و دیاری کۆتاییتان پێدەین بۆتان بکەمەوە ئێوە بەڕۆژوونی وای بە قوربانت وەرە کچە جوان وەرە ها ئەی تۆ تەمام ئەی باشە چاکە بێ ئینشەڵڵا باشە خوای گەورە قبوڵی کالتان و ئینشەڵڵا ببێتە سەحەتێکی باش بۆتان خواردنەکانتان بەدڵە بەس مایکەکە بگریت بێ زەحمەت خواردنەکانتان بەدڵە بەڵێ عافێتان بێ یاخوا لە چ خواردنێکا زۆر شارەزای وڵی کشتی خۆم بەس مناڵەکانم خەت گۆشت حیوان ناخۆن کەسێ بەس خۆم و کوڕەکە خۆمیش نایەرم بخۆ دوو ساڵە نایخۆن بەڵێ خواردنی تری لێیەتان زۆر عافێتان بێ و ئێمە زۆر زۆر دڵخۆش بووین پێوە ئەمڕۆ ناندارێکی ئێمەتان کاتی زۆر خۆشمان بەیەکەوە بەسەر برد هەرچەندە تۆزێک شتمان لەبارەی ئێوە زانی دڵتەنگمانی کرد بەڵام لە کۆتاییە ڕۆژێکمان هەبوو پێکەوە خۆش وایە زۆر باشە ئەمە دیاری کەسایەتی کەرکووک مامەڕەزای حاجی فایقە بۆ ئێوە هیوادارم کە ئیسفادەی لێ بکەن و هیچ نەبێت کەمێک لەو لۆدەی لە سەرتانە کەم بێت ئینشەڵڵا دەستە خۆش بێت مایکەکەم پێ بدەی ئەگەر هیچ نەماوە دەستە خۆش بێت گوڵە جوانەکان سوپاس کە ئێوەش ئامادە بوون باشە جەمێوانێکی بچووکمان هەیە پەلەتە ناو خۆی یان گۆرانیم بۆڵی ئینجا ئەمە برازای کاکدان خاوەنی چێشتخانەی ماڵی باوکم دەنگی زۆر تایبەتە جا گۆرانێکی هەیە بەسەر چێشتخانەی ماڵی باوکم بۆ مەڵێ دێ چێشتخانەی ماڵی باوکم وەکو ماڵی خۆتانە خواردنی کوردەواری چیتان بوێ هەیانە گۆشتی مشک و کەڵەشێر کەل و قاز و نامە خواردنەکانیان دەزۆرن نەزانی بەخۆی کامە ماڵی باوکم بۆ کردو ترکمان و عارەبە دووسایی دەکێ هەولێر لای دائیرەی کارەبە هەی ئافرەم ئەو کێتر لە ماڵی ئێوە دەنگی خۆشە بەس برا گەورەکە بەس برا گەورەکە باشە ناتەوێت گۆرانی بڵێیت
گۆرانێکی مناڵان بڵێیت نەنا یعنی گۆرانیەک بکەی کلیپی هەبێ ئەتەوێ دێ ئیشەڵڵا هیچ ترم بۆ ناڵێتەوە بە زۆ گۆرانیە شتێکی ترم بۆ ناڵێ دوای ئەی ئێستەنە بێ لەبەر کۆتایی بە بەرنامەکە هێنم دەی شتێکی ترم پێشکەش دەی عشقاکە جێندەی نەخایەت تەنیەت کردم بڕایەوەت گژوێ یادگارەکانت وەک بیراسەی دەمایەوە یاد دەکەم یاد دەکەم یاد دەکەم یاد دەکەم یاد دەکەم بڕوا بێکە بیر دەکەم ئەو شتانەی کە چۆی لێ نابی وەک میراسەی دەمایەوە ئافەرم ئەڵێم گۆرانیەکان لە خۆت گەورەترن چۆن لەبەرت کردووە گوێ برا گەورەکەم لەو فێر بووی ئافەرم تەمەند درێژ بیت یاخوا بەڵێ بەڕێزان ئێمەش لەوەی کۆتایی بە پرۆگرامەکە بێنی لەگەڵ ئەم میوانە جوانانە ئەم میوانە دەنگ خۆشەوە خێزانە بەختەوەرە دەمەوێت سوپاسی هەموو کەسانی و شوێن و کۆمپانیانە بکەم کە سەپۆرتی بەرنامەی میوانی ڕەمەزان ئەکەن بەڕێز کاک ئاسۆ مامەن کارگەر مەکتەبی سیاسی بەڕێز کاک ڕۆند مەلا مەحموود لە برسای مەڵبەندی دوورەخستنی کەرکووک و هەروەها ئەندازیار سار بەرزنجی لە دەستەوە برێنانی کەرکووک سوپاس بۆ بەڕێوەبەراتی ئەو قافی کەرکووک سوپاس بۆ تەواوی ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە بوونەتە سەپۆرتێکی گەورە لە پشتی بەرنامەکە و هەروەها سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم ماڵیان هەمیشە ئاودان بێت و چێشتخانەکەیان هەمیشە ئاودان بێت سفرەیان هەمیشە ڕازاوە بێت کە بەردەوام ئەرگ ئەکێشن ئامادەکاری زۆر باش بۆ پرۆگرامانە ئەکەن کە ئێمە خێزانەکان بەستەرەکەین یان لێرە یان لە ماڵەکانیان دەستیان خۆش بێن و منیان زۆر بێ سوپاس بۆ ستافی بەرنامەی میوانی ڕەمەزان زۆر زۆر ماندووە بن من تەنها پێشکەشەکەم ئەوان ئەرکی ئەوان زۆر زۆر قورسە دەستی ماندووبوونیان کوشتن زۆر سوپاسیانەکەم خوای گەورە ڕۆژی ئێوە قوبوڵکە و هەمیشە تەندروست و تایواری تر خواتان لەگەڵ